سپاسی ئامادەبوو دەکەم کاک جەلیل لە ڕێگام دەبات لە پێشدا بەو پرسیارە دەست پێ بکەم کە ئێستا بۆ گەلێک لە چالاکانی سیاسی بۆتە پرسیارێک کە داخوا دوای ئەوەی هێرشی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێ کردووە بە تایبەت بۆ کوردانی خۆرهەڵات ئایا دەرفەتێک پێکاتەوە ئایا قۆناغێکی دیکە دەست پێ دەکا تێبینی و ڕوانگەی تو لەم بارەوە چییە؟ زۆر سپاس بۆ ئێوەش کاک سەلا سپاس بۆ بینەرانتان و بۆ خۆشتان لە ڕاستیە دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران کردنەوەی دەرفەتێکی گەورە بوو بۆ هەموو ئەو هێزە سیاسی و ڕێکخراوانەی کە دەست بە ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران لە گۆڕەپانی خەباتەکەدا بوون هەرکان بە جۆر و میکانیزم و فیگۆری خۆیان لە حقیقەتدا ڕژێم خۆی لاواز بوو یەکجار لاواز بووانی گرفتی ئابووری هەبوو داڕمانی اقتصادی هەبوو خۆشەویستی و بێسڵا نفوزی جەماوەری خۆی لە دەستدا بوو تەریک بوو لە ئاستی دنیادا لە ئاستی منتەقەدا کە شەڕەکەشی بە سەراحەت لە ڕاستیدا ئابووری ئێران بە تەواوی هەڵوەشاوەتەوە پێگەی کۆمەڵایەتی و عەقەبەی ئیجتیماعی ڕژێم بە شدەت زەبری گەورەی وەرکەوتووە ناڕزایەتێکی بەرفراوان هەیە شۆڕشی خەڵکی برسی و بێ ئیش هەر دەقیقە لە حاڵی تەقینەوەی خۆیدایە و تەریکەوتنەوەی لە جیهان و لە ناوچەکەش هاو بە دوژمنکردنی هەشت وڵاتی ناوچە ڕاستەوخۆ لەگەڵ خۆی هەموو ئەمانە و بابەتانە بن کە دەکرا کورد کەڵکی لێوەربگرێت کە دەکرا لە کوردستاندا لە نێوخۆی کوردستاندا بەڕێخستنی دروست بەهێنانە پێشەوەی دروشمی دروست بە دگڵاوەکردنی بەرنامەی پێویست و دروست لەلایەن هێزە سیاسی و ڕێکخراوەکانی کوردستانەوە لەو دەرفەتی کە هاتە پێشەوە زۆرتر لەوە کاڵکە وەربگیرێ بە ئاستێک بە باوەڕی من دەکرا کوردستان ببێتە سەر مەشقێک لە ڕاپەڕین و بەرخۆدان و خەباتدا کە دەیتوانی لانیکەمەکەی لە چوارچەوەی جوگرافیای سیاسی کوردستاندا ڕاپەڕینێک دروست بکە بەرخۆدانێک دروست بکە جۆرێک لە بەرخۆدان لەگەڵ حکوومەت دروست بکە کە لانیکەمەکەی ڕژێم لە ناوچەکانی کوردستان پاشەکشێ پێ بکە بەڵام بەداخەوە بە کۆمەڵ هۆکار ئەمە نەکراوە یەکێک لەو هۆکارانی کە دەتوانم بی بڵێم دابڕانی حیزب و جەماوەرە ئەم دابڕانە بەڕاستی کاریگەری هەیە هۆکارەکە شێوە نییە کە تەنها بڵین هۆکاری دووری حیزبەکانە ڕاستە حیزبەکان دوورن ڕاستە گرفتیان هەیە ڕاستە لە وڵاتیشی کە دانیشتە جێبوون ڕاستە لێرەوە ڕەنگە نەتوانن ئازادانە هەڵسوکۆتکەن و ناشتوانن بەڵام مەسەلەکە لە کۆمەڵی شتی دیکەشدا خۆی دەبینێتەوە یەکێک لەو بارانی دەمەیە شاری پێ بکەم بوارێکی گرنگی کۆمەڵناسیە لە ڕاستیدا لەمێژە من بۆ خۆم باوەڕم وایە دابڕانێکی گەوری معرفی لە نێوان حیزبەکان و جەماوەری خەڵکدا ڕووی داوە بەتایبەتی کۆمەلگای مەدەنی ئێمە خەڵکی ئێمەڕۆ لە کوردستانی ڕۆژهەڵات زەهنی خۆی لە معرفەی داگیرکەر پاک کردوتەوە زەهنی خۆی لە وێژەمانی سیاسی داگیرکەر پاک کردوتەوە زەهنێکی هەیە کە کاملەن کوردستانیە لەسەر بنەمای بوونێکی کوردستانی ئیش دەکاوە تێڕوانینەکەشی بۆ مەسەلەکەی خۆی تێڕوانینێکی زۆر زۆر ڕوون و دیارە کە بوون ناسانەیە تعامل بۆ شێوەیە دەکات لە هەر فۆرمێک لە فۆرمەکانی سیاستدا ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە تعامل لەگەڵ دەسڵاتی داگیرکەری ئێرانی بکرێت کورد بوونی لە مەترسیدایە هەر لەم پێگەیەوە تێی دەڕوانێ بەڵام بەداخەوە ئەو دابڕانە معرفیە لە لای حیزبەکان ڕنگدانەوەی پێویستی نەبووە وەکو واقعدەی تێ نەگەشتون ئەو نەوە تازەیی کە بەنەوەی زێر دەناسرێ ئولگۆکانی سوژەکانی هەموو ئەم شتانی زۆر زۆر جیاوازە ئەو خۆی بۆ خۆی ئۆبژە سازی دەکات خۆی بۆ خۆی هەوڵ دەدا ڕێخستنێکی شەبکەیی هەیە کە بێ سەرکردایەتیە ئەمانە و گرفتانە بوون لە بەردەست ئەحزابی کوردیدا و هەروەها کۆمەڵێک گرفتی تایبەتیش لە بەردەم خودی کۆمەلگای مەدەنی و ئەو هۆشیارە سیاسی و کۆمەڵایەتی و نیشتمانی کە لە ناوخۆی کوردستان هەیە دروست بووە ئەوش دووفاقی ئێمە ینی خەبات لە لای ئێمە دووفاق بۆتەوە بەڕاستی ئەم دووفاقی وای کردووە کە نەتوانرێەوە شکلی پێویست کاری لەسەر ئەم بابەتە بکرێت وە سوودی لێوەربگیرێت وەگەرنا حیزبەکانی کوردستان خۆ بەرحاڵ لەم دەرفەتە باشتریان بەباوەڕی من بۆ هەڵ نەدەکەوت دەرفەتێکی گرنگی مێژویی بوو کە لە هەموو بوارەکاندا و لە کۆی ڕاندەکاندا ڕژێم دەرگیر بوو و ئاڵۆز بوو و سەرکردایەتی خۆی لە دەستدا بوو شڵژا و شپرزە بوو هەموو ئەمانە دەیانتوانی یارمەتی دەربن بۆ ئێمە کە بتوانین لە کوردستاندا زۆر باشتر بجوڵێنەوە ئەلبەتە کە دەڵێم زۆر باشتر بجوڵێنەوە معناهەوە نییە جوڵەیەکی قابلی مشاهدە و جوگولویکی قابل قبوڵە بۆ نام بەداخەوە جوڵە نەبوو بە تایبەتی لەلایەن هێزە سیاسیەکانەوە ئەوڵەن نەیانتوانی بۆ خۆیان کۆ بکەنەوە دووەمەن پشتە و پەرداخت نەبوون سیامن پرۆژەیان نەبوو چوارەمەن ئیرادەی چوونەوەیان نەبوو لە ڕاستیدا هەموو ئەمانە ببوونە هۆی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم دەرفەتە بە جۆرێ لە جۆرەکان تێپەڕێ من ناڵێم فەوتا بە خاتری ئەوەی ناڵێم فەوتا چون دەرفەتەکە هێشتا ماوە دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی
ڕژێم لەو پڕی خراپی خۆیدایەتی دەرفەتەکە لەبەردەستە هێشتا دەکرێت کاری جددی لەسەر بکرێت بەڵام میکانیزمی شیاوی خۆی و ڕێخستنی پێویستی دەوێت کە کورد بەداخەوە هەڵە خەریکە کایەکە دەکات هەڵەکایەکەش ئەوەیە میکانیزمی شیاوی خۆی بەکار ناهێنێ ناو ماڵی خۆی کۆ ناکاتەوە ئێستش دەیەوێت لە چوارچێوەی ذهنیەت عەقڵیەت و تاکتیکی ئێرانی داکایەکە بێتە پێشەوە کە ئەمە زەبری گورچک بڕی لێ دەدا کاکسەلا بۆ ئەگەر کۆی ئەم پرسیارە ئاوا وەڵام بدەمەوانێ ئەو دەرفەتە بە شێوەیەکی پێویست کەڵکی لێوەرنەگیرا هێزەکان نەیانتوانی بەهۆی ئامادە نەبوونیان بەهۆی تۆکمە نەبوونی هێزەکانیان بەهۆی ڕێک و پێک نەبوونی خۆیان بەهۆی نەبوونی یەکێتێکە هەمویان باوەڕیان پێبێ و لەسەر بنەمای ئەوە ستابێکی هاوبەشیان دروست کرد بێ بەهۆی ئەوەی دابڕانێکی معرفی قوڵ لە نێوان ئەوان و لە نێوان خەڵکی ناو ڕۆژهەڵاتی ناو کوردستاندا هەیە بەهۆی ئەم نەسڵاکە نەسلی تازی شۆڕژگێر و بێسڵان نەسلی مدیری ئەمڕۆی کوردستانە لە ڕاستیدا لەسەر سەرکردایەتی کار ناکات لەسەر ئیشی تۆڕی کار دەکات لەسەر بازنەیی و بە ئێسڵاح وەکو دەڵێن ئاوەزی بە کۆمەڵ کار دەکات حزب لەسەر سانترالیزم کار دەکات و ئەمانەوە هۆکاران کە بوونەتە هۆی دابڕان لە ڕاستیدا دروست نەکردنی پەیوەندی منتەقەی پەیوەندی جیهانی هەموو ئەمانە دەتوانن فاکتەر بن باشە وەگەوە دەڵێن هەم دەرفەتێک هەبوو کە پێت وایە کەڵکی لێوەرنەگیرا و لە هەمان کاتێکدا دەرفەتێکی ئێستا لە گۆڕێدایە کاتێک ئێوە ڕخنە لە ڕێکخراوە سیاسەکان دەگرن هەرە و ڕێکخراوانش بوونە کە لە ماوەی هەر بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەرامبەری کۆماری ئیسلامی بوونەوە و خەباتیان کردو بۆچی پێت وایە ناتوانن یەک بگرن و لەو دەرفەتەی کە وەک تۆ ئاماژەت پێدا ئێستا کەڵکی لێوەربگرن لە ڕاستیا هیچ کەس ناتوانێت ڕۆڵی بەرچاوی ئەو هێز سیاسیانی کوردستان لە مێژووی خەباتی کوردستانی ڕۆژهەڵاتدا بسڕێتەوە بابەتەکەش لە ڕاستیا ئەوە نییە سەرەتای دەستپێکردنی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان کە خەباتێکی بەرفراوانی جەماوەری بوو مێژوویەکی دیاریکراوی خۆی هەیە و کۆناغێکی کۆمەڵایەتی و ئابووری و لە کوردی لە بەڕاستیدا ڕواڵەتبەندیکی ترە لە کۆمەلگای ئێمەدا کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی تازە دەرچووە لە ئەسارەتی دەسڵاتی شاهنشاهی کۆمەلگایەکە کە هۆشیاری سیاسی نیشتیمانی نەتەوەی لەو پڕی قولەی خۆیدا نییە کۆمەلگایەکە کە هێشتەکە وێژەمانی ئێرانی بە هەموو فۆرمەکانیەوە لەسەر ئاستە جیاوازەکان لە کۆمەلگای ئێمەدا درزی تێنەکەوتووە کۆمەلگایەکە کە دەسڵاتێکی تۆکراتی توتالیتەر بەرامبەر کورد بۆتەوە و دەیە خۆی بسەپێنە لە کوردستاندا پشتیوانیکی بەرفراوانی جەماوەری لەو هێزە سیاسیانە هەیە ئەو هێزە سیاسیانە هەم لاون هەم تازە نەفەسن هەم لە واقعی کۆمەلگاکەی خۆیان دەگەن بەڵام لە ماوەی 47 ساڵدا کە دەتوانین باس لەوە بکەین وردە وردام پرۆسەی دووچاری پوکانەوە بووە پوکانەوەکەی ئەوەیە یەک ئەم هێزە سیاسیانە زۆرتر و زۆرتر لە کۆمەلگا دوورکەوتونەتەوە دوورکەوتنەوەیان لە کۆمەلگا بۆ بەهۆی دابڕانی کە من ناوە دابڕانی معریفی دابڕانێکی ئپسمۆلۆژیە کە دوای کردووە تێڕوانینی سیاسی و فەلسفەی بوونی کوردستانی لە نێوان ئەمان و ئەوەندا دۆڵێکی هەراوی تێکەوێت لە ڕاستیدا هەوڵیان نەداوە بۆ پڕکردنەوەی ئەمە هەوڵیان نەداوە بۆ یارگیری لەسەرم ئەساسە و نەسڵێک دروست بووە لە کوردستاندا کە ڕاستەوخۆ دەیەوێت مدیریەتی مەسەلەکانی خۆی بیکە ئەمان ڕێگەیان نەداوە ئەو نەسڵە کارا چالاک بێتە مەیدانەوە و بتوانێت کاری خۆی بکات جگە لە بەرجەستەبوونەوەی لە کۆمەلگای مەدەنیدا لە کۆمەلگای مەدەنیدا ئەم نەسڵە بەرجەستە بۆتەوە کاری زۆر گرنگیشی کردووە لە کوردستاندا ئەوڵەن توانیوێتی وێژەمانی ئێرانی لانیکەمەکەی درستێ بخا و پاشەکشەی پێ بکە درستێ خستن و پاشەکشە پێکردنی وێژەمانی ئێرانی و خەڵکی زەهنیەتێکی کوردستانی وە چوونە دەرەوە لە کەوشنی ئیرادە و معریفەی داگیرکەرەکەت تۆ فێری کاری سیاسی دەکا حیزبەکانی ئەمە فێری ئەمە نەبوون لە ڕاستدا با یەک نمونە بێنمەوانێ ئێستا لەم قۆناغەدا کە من دەڵێم دەرفەت لەبار نەچووە ئێرانیەکان لە دوو بەرەدا خەڵکی سەرقاڵی دروستکردنەوەی ئێرانی داهاتوون دروستکردنەوەی ئێرانی داهاتوو لە کۆی خۆیدا وەلێ ئەو نەهۆمبەندی کە بۆی دەکەن و لە بنەما مەعریفی و سیاسیەکانیدا شتێکی لە ئێرانی ئێستا زۆر جیاواز نابێ بەو وێژەمانی کە ئەوان خەریکن دروستی دەکەن ئەم دوو مێژەمانە بەرکەوتنیان هەیە و دەیبینن یەکێک سەڵتەنە تەڵەبەکانن دوو کۆماری خوازەکانن کورد لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە کە بێتە جریانی سێهم ینی فازێکی تر لە کایەکە دەست پێ بکە و ئەم فازە خۆی و نەتەوە داگیرکراوەکانی ئێران بگرێتەوە بەردەوام هەوڵەدا بەشێک بێت لەو دوو ڕەوتەی کە من ئاماژەم پێکرد سەردەمانێک هەوڵی داوە بەشێک بێت لە سەڵتەنە تەڵەبەکان ئێستا هەوڵ دەدا بەشێک بێت لە کۆماری خوازەکان
کە لە کاتی لە ڕاستی ئێمە خەتی سێهەممان پێویستە خەتی سێهەم بریتە لە کورد کە دەتوانێت پێشنگایەتی ئەم خەتە بکە خۆی و تورک و عەرەب و بەلوچ و هەموو نەتەوەکانی تر چون ویستی ئەو نەتەوانە لەگەڵ ویستی ئێمە لە نانی کەم لە ڕەهەندە سیاسی و نیشتیمانی و نەتەوەیەکەی خۆیدا یەکگرتنەوەیەکی هەیە لێکچوونێکی هەیە دەتوانێت ئەمەلی هاوبەشمان بۆ دروست بکە بەڵام چونە ناوبەرەکانی ئەوانەوە یەک خۆت لێرە بە پەرپوتی جێدەهێڵێ کە ئێستا دەزانین چەند پەرپوتە بە نمونە 6 حیزب لە هاوپەیمانی کوردستانیدا هەن لەم 6 حیزبە 2 حیزب 3 حیزب نانی خۆیان دروست دەکەن ئاشی خۆیان دەڕۆن لە بروکسێل شرکت دەکەن لە ئینگلیستان شرکت دەکەن هەوڵ دەدەن لەگەڵ کۆماری خوازەکان شتێک بە خۆیان دروستکەن دەچنە ناو وێژەمانی سیاسی ئەوانەوە دەچنە ناو پرۆژەی سیاسی ئەوانەوە نەقدێکیشیان نییە نە بە بێژەمانەکانی ئەوان نە بە پرۆژە سیاسیەکەیان دەق پرۆژە سیاسی وێژەمانەکەی ئەوان وەردەگرن لە کاتێکا زەرورە دەوەی ئەم هاوپەیمانیە بەهێزتر بکرێ ستاوی هاوبەشی سەربازی هەبێت ستاوی هاوبەشی میدیایی هەبێت ستاوی هاوبەشی دیپلۆماتی هەبێت وی احتیمادێکی دروست و ڕێکوپێک بە یەک بکەن دەست لەو بێ احتیمادیە هەڵگرن لێرەوە بتوانن پردێک لە نێوان خۆیان و ناوی ڕۆژهەڵات دروست بکەن تێبگەن لە قسەی ئەو نەسڵ تازەی کە قسە دەکات ئەمە دەتوانێت ڕێگە چارەی ئێمی کورد و کوردستانی و نەتەوەکانی تری ئێران بێ لە ڕاستیدا نەگەوەی ببینە بەشێک لەو دوو جریانی کە دەیبینی باشە کاک جەلیل خۆت دەزانی پارتە سیاسەکانی کوردستان لە چوارچێوەی ئێراندا خەبات دەکەن تۆ پێ دوای لەوە تا لە دوای شۆڕشەوە هەتا ئێستا کە تو ئاماژە بە دوو لایەن دەکەی تۆ پێ دوای بێجگە لەوانە ئایا ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕێکخراوێکی بەهێزی ئێرانی هەیە کە پارتە سیاسەکانی کوردستان هاوبەندی سیاسی کوردستان پەیوەندیان لەگەڵ بگرێ و پێکەوە بۆ ئێرانێکی ئازاد و دیموکراتیک هەوڵ بدەن پێ دوایە هەیە ئەوڵەن بام بڵم کورد بۆ ئازادێکی کورد بۆ ئێرانێکی ئازاد و دیموکراتیک هەوڵ مادا وەسەن ئەمە پێین نییە ئەرکی سەرشانی کورد نییە ئەمە درۆیشی گەورەیە لەگەڵ خۆمان دەیکەین کورد ناتوانێت ئێران بکە بە وڵاتێکی ئازاد و دیموکراتیک دیموکراسی شتێکی هاوردە نییە موسساتی دەوێت پێگە و پێکهاتەی دەوێت جەماوەر و خەڵکێکی دەوێت داوای دیموکراسی بکە هێزێکی سیاسی دەوێت کە بەڕاستی دیموکراتیک بێت هیچ کام لەمانە لە ئێراندا وجودی نییە وە کوردیش ناتوانێت بێت ئەمانە دانێت ئێرانێک دروستکە هەم ئازاد هەم دیموکراتیک ئەوان لە چوارچێوەی ئێراندا خەبات دەکەن باشە کێشەی تێدا نییە لە چوارچێوەی ئێراندا لانی کەمەکەی ئەوەیە نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان داوای جۆرێک لە سەروەری سیاسی خۆی دەکا کە بتوانێت خۆی چارەنووسی خۆی دیاری بکات و چارەنووسی خۆی شتێکی زاتیە نایسپێرێ بە کەس نایسپێرێ بێت ئەگەر لە چوارچێوەی سیاسی ئێرانی ئێستادا بێت ئەگەر لە دەرەوەی چوارچێوەی سیاسی ئێرانی ئێستا بێت و ئستقلال هەبێت دەبێت ئەمە ئاور لێ بدرێتەوە پاشان ئەم دووڕەوتە کە تۆ دەڵێی منی کورد و منی کوردستانی ئەرکی منەوە نیە بگەڕم بە شوێن ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی بە توانادا کە بتوانێت مدیریەتی بحران و قەیران و گرفتە سەراسەریەکانی ئێران بکە و بتوانێت جێگرەوەی ئەو دەسڵاتە بێنە ئەرکی منەوە نییە ئەرکی منەوەی وەکو کورد و وەکو کوردستانی تێبکۆشم لە پێناوی دروستکردنی بەرەیەکی نەتەوەی نیشتیمانی و بەرەیەکی سەرتاسەری کە ئێستا گەر لەناو ئێراندا بیر دەکەمەوە لە تورک و بەلوچ و عەرەب و ئەو نەتەوانی کە داگیر کراون و پێکەوە مانیڤێستێکی هاوبەشمان هەبێ بۆ داهاتوو ئێران ئەم مانیڤێستە لانی کەمەکەی لەسەر کۆمەڵی بنەما بوەستێ یەکێک لەو بنەمانە دەبێت دەسڵات لە ئێراندا دابش بکرێ قانونی ئەساسیەک کە دەنووسرێ بریتی بێ لە ڕنگدانەوەی ئیرادەی سیاسی هەموو نەتەوەکانی ئێران وەکو ئەندامی ئەم ڕژێمەی کە ئێستادا دەڕێژێتەوە بریتی بێ لە سوڵتە و دەسڵاتی هەموو ئەو نەتەوانی کە ئێستا لە ئێرانن لانی کەمەکەی داگیرکردن لە کۆمەڵی فۆرما پاشەکشە بکە لە فۆرمە سیاسەکەیدا پاشەکشە بکە لە فۆرمە کەلتوریەکەیدا پاشەکشە بکە لە فۆرمە اقتصادی و کۆمەڵایەکەیدا پاشەکشە بکە ئێمە هەتا ئێستاش کە باس دەکەین بۆ سڕینەوەی داگیرکاری لە فۆرمی اقتصادی کوردستان و لە فۆرمی کەلتوری و لە فۆرمی کۆمەڵایەتی کوردستاندا پرۆژەمان نییە لە ڕاستی حیزبەکانمان پرۆژەیان نییە ئێمە گرفتی بنیادی و جدیمان هەیە بۆی کاکسەلا ئێمە ئەگەر وەکو حیزب مننا بیر دەکەینەوە لە چوارچێوەی ئێراندا دەبێت چارەسەری کێشەکانمان بکەین دەبێت ئەم ڕۆتە بەربگرین تۆ دەڕۆی دەبی بە بەشێک لە کۆماری خواست دەڕۆی دەبی بە بەشێک لە سەڵتەڵەب پرۆژەی سەڵتەنەت تەڵەب و کۆماری خواست بۆ ئێران دیارە هێشتنەوەی منطقی سیاسی دەسڵاتداری 100 ساڵەی ئێرانە یعنی دەبێ هەموو دەسڵات لە ئێراندا لە تاراندا گرد و کۆ بکرێتەوە دەبێ هەموو دەسڵات لە ڕەهەندە جیاجیەکانی کە ئێستا ئەرزم کرد لە خزمەتدا لە مەرکەزدا بمێنێتەوە
تەنها گۆڕانکاریەک ئەگەر ڕەنگە ڕوو بدات قایل بەوە ببن تۆ لە ڕووی کەلتوری و ینی وەکو کەلتور دەتناسن وەک نەتەوە نادناسن وەکو بوونێکی فۆلکلۆریک زمانەکەت ئازاد بێ شعرت ئازاد بێ هەڵپەڕکێت ئازاد بێ ئەم بوونە بوونێکی سیاسی نییە ئەم بوونە بوونێکی فۆلکلۆریکە وەختێ پشتیوانی سیاسیشی نەبێ وەختی هێزی پارێزەری نەبێ هەتا ئەمەش بەردەوام لە خەتەردایە و دەتوانن بیسڕنەوە بۆیە لە جوابی ئەم پرسیارەدا من ئەمە عەرز دەکەم ئەرچی من نییە دۆزینەوەی هێزێکی سیاسی ئێرانی کە بتوانێت مدیریەتی ڕژێمی داهاتوو ئێران بکات ئەرچی من دۆزینەوەی میکانیزم و مانیڤست و کۆمەڵێک ڕێگە و چارەن ئەگەر لە داهاتووی ئێرانیشدا لە ئێرانا دەژیم بتوانم بە شێوەیەک بژیم کە دەسڵاتداری سیاسی خۆم هەبێ سەروەری سیاسیم بەسەر خاکەکەی خۆمە هەبێ کە نیشتیمانی تاریخی خۆمە و بتوانم بەسڵا داگیرکەری لە فۆرمی کەلتوری و سیاسی و ئابووری و اقتصادیدا و کۆمەڵایەتیدا لە کۆمەلگاکەم ئەگەر بە تەواوی نەیسڕنەوە کەم ڕەنگی بکەم کاک جەلیل وەک دوای پرسیار هەر چەند پێشتریش ئاماژەت پێکرد ئەگەر بە کورتی بۆ بینەرانمان بڵێ پارتە سیاسەکانی کوردستان کە ئێستا هاوپەیمانێتیشیان پێکێناوە پێ وایە گرنگترین ئەرک لە پێشیان لە قۆناغی ئێستادا چییە؟ بە باوەڕی من گرنگترین ئەرکێک کە ئێستا لە بەردەم ئەوان لە بەردەم هەموو چالاکیشی کوردستانیدا هەیە لە سەرەتاوە ڕێکخستنی ناوماڵی خۆمان ئەوان هاوپەیمانێکیان پێکهێناوە بۆ هاوپەیمانەکە دەستخۆشییان لێ دەکەم هەرچەند هاوپەیمانەکە لە ڕاستیدا دەرەنجامی خوێندنەوەیکی بابەتی و مەعریفی نییە دەرەنجامی گوشارێکی دەرەکیە وەلی لەگەڵ هەموو ئەوەشدا هەر دەستخۆشییان لێ دەکرێت وەرن بە ئەم هاوپەیمانی گەورەتر بکرێت تۆکمەتر بکرێت ڕێکخستنەکانی بە جۆرێک بکە بتوانێت لەو ڕەهەندانی کە پێکەوە ئاماژەمان پێکرد کارایی خۆی نیشان بدا و ببێتە سەکۆیەک بۆ ڕێکخستنی کۆمەلگای ئێمە بۆ هاوپەیمانی لەگەڵ کۆمەلگای کوردستان و کۆمەلگای مەدەنی خۆمان و تێکەڵبوونی لەناو ئەو بزوتنەوە بەرفراوانەدا کە ئێستا هەیە کاکسەرا شەڕ درێژەی هەبێ و درێژەی نەبێ ئێران دەڕوا ئێران لەناو دەپوکێتەوە هەڵدەوەرێ هەموو نیشانەکانی هەڵوەرین و پاشداخزانی ڕژێمی ئێران لەبەردەستە ئێمە دەبێت ئەم دەرفەتە بەرنامەڕێژی بۆ بکەین بەرنامەڕێژەکەمان بەهێزکردنی ئەم هاوپەیمانیە بەچی بەوەی کە لەناو خۆمانە احتیمادمان هەبێ بەیەک با من زۆر بەسەراحەت بڵێم ئەو هاوپەیمانیە زۆر احتیمادیان بەیەک نییە هەر یەکە بۆ خۆی کار دەکات دەبێت ئەم دۆخە بسرێتەوە احتیمادی 100% بەیەکە بێت دەبێت ستابێکی هاوبەشیان هەبێت دەبێت ژووری هاوبەشیان هەبێت شاندی هاوپەیمانی هاوبەشیان هەبێت دەبێت لەگەڵ کۆمەلگای مەدەنی و لەگەڵ چالاکانی دەرەوەی حیزب پردێک دروست بکەن کە ئەوان بتوانن هاوبەش من لەم هاوپەیمانیە ئەم هاوپەیمانیە نە تەنها بە ئەوان بەڕێوە دەچێت نە تەنها بە ئەوانج دەگاتە دەرەنجام ئەگەر چالاکانی بوارە جۆرا و جۆرەکانی کۆمەلگای ئێمە لەگەڵیان تێکەڵ نەبن پێکەوە بە هەمومانەوە ئەو مانیڤێستە گڵاڵە بکەین لەسەر بنەمای ئەو مانیڤێستە لەگەڵ تورکیش و عەرەبیش و بەلوچیش هاوکاری بکەین بەرەیەکی و یەکگرتوو دروست بکەین ئەو کات چ جمهوری خواست چه سەڵتەنەت تەڵەب چه هەر کەسێک دەیەوێت فەرموو ئێمە هێزێکی ئیرادەمان ئەمەیە مانیڤێستمان ئەمەیە لەسەر ئەساسی ئەم مانیڤێستە دەتوانین بەیەکەوە کار بکەین بەڵام تۆ دەچیت لەگەڵ ئەو هاوکاری مانیڤێستی ئەو دەبی ئەمە هیچێک بۆ تۆ دەستەبەر ناکات کوردیەکەی ئەمەیە بەهێزکردنی هاوپەیمانیەکە مەیدانکردنەوە بۆ چالاکانی دەرەوەی حیزبەکان لینکێکی ڕێگوپێک و جوان لەگەڵ کۆمەلگای مەدەنی ناوخۆ تێگەیشتن لەم نەسڵە و لە هەڵویستەکانی نزیک بوونەوە لە کوردستان خۆڕزگارکردن لەم تەبعید و لەم ئۆردوگانیشینیە و هەروەها دروستکردنی بەریەکی بەرفراوانی ئێرانی لە نەتەوەکانی ئێران جگە نەتەوەکانی ئێران هیچ ئۆپۆزیسیۆنێکی تر مافی نەبێ بێتە ناو ئەمە و لەسەر ئەساسی ئەوەش لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هاوکاری بکرێت کاو مانیڤێستەی قبوڵ بێت کاک جەلیل ئازادی خواز توێژینەری سیاسی و ڕۆژنامەنووس زۆرتان سپاس دەکەین بۆ ئەم وتوێژە باز بۆ ئێوەش کاک سەراجان